مجتەبا خامنەیی لەکوێیە؟ بۆچی ئێران درەنگ وەڵامی داواکاریەکانی ئەمریکا دەداتەوە؟ ڕێککەوتنەکە بۆچی ڕانەگەیەندرا؟ سەرەڕای چاوەڕوانیەکان بۆ گەیشتن بە لێکتێگەیشتن یان ڕێکەوتنێک لە نێوان واشنگتن و تاران بۆ هێورکردنەوەی گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تا ئێستا هیچ ڕێکەوتنێک ڕانەگەیەندراوە. بە پێیوێترین راپۆرتی میدیەکانی ئەمریکا، پرۆسەکە بەهۆی تێکەڵێک لە ئاستەنگی ئەمنی و پەیوەندیکردن لەگەڵ ناکۆشیە قوڵە سیاسیەکان تووشی بنبەست بووە. بە پێی زانیاریەکانی تۆڕی هەواڵی CBS نیوز، یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی خاوبوونەوەی پرۆسەکە زەحمەتی و ئاڵۆزی پەیوەندیکردنە بەڕابەری باڵای ئێران مجتەبا خامنەییەوە. بەهۆی دۆخی هەستیاری ناوچەکە، مجتەبا خامنەیی چۆتە شوێنێکی نهێنی و ڕانەگەیەندراو کە پێدەچێت ئەم شوێنە ژێرزەمینیشی سەربازی زۆر پارێزراو بێت لە ناوخۆی ئێران، کە ڕێوشێنی ئەمنی تۆند و تۆڵی تێدا گیراوەتە بەر بۆ ڕێگریکردن لە هەر جۆرە بە ئامانجگرتنێک یان دزەکردنێکی هەواڵگری. هەر بە ژێرەی راپۆرتەکەی CBS، مانەوەی سەرکردایەتی ئێران لەم شوێنە نهێنیەدا وای کردووە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنی ئاسایی و ئەلکترۆنی قەدەغە بکرێت لە تەرسیسی خوڕی و هاکردن. بەم هۆیەوە گەیاندنی پێشنیازەکانی ئەمریکا و وەرگرتنی وەڵام لە ئێرانەوە تەنها لە ڕێگەی تۆڕێکی ئاڵۆز لە کەسانی متمانە پێکرا و نامەگۆڕینەوەی سەلامەت دەکرێت. ئەم پرۆسە زۆر خاوەژوای کردووە تاران نەتوانێت بە خێرایی وەڵامی پێشنیاز و داواکاریەکانی ئەمریکا بداتەوە و کاتێکی زۆری دەوێت تا پەیامەکان دەگەنە بڕیار بەدەستانی کۆتایی. سەرەڕای ئاستەنگی لۆجستی و پەیوەندیەکان خاڵی سەرژی ڕانەگەیاندنی ڕێکەوتنەکە دەگەڕێتەوە بۆ بوونی ناکۆشی ڕیشەی کە یەکەمیان ئەوەی ئەمریکا ناتوانێت ڕێکەوتنەکە تێپەڕێنێت، چونکە ئیسرائیل مەرجێکی قورسی هەیە و داوای گەرنتیکردنی ئازادی دەزوەردانی سەربازی دەکات دژی هەر هەڕەشەیەک کە لە لوبنانەوە دروست ببێت، تەنانەت دوای ڕێکەوتنەکەش. بەڵام تاران ئەمە بە تۆندی ڕەت دەکاتەوە، لە بەرامبەردا تاران وەک مەرجێک بۆ پێشڕەویکردن لە ڕێکەوتنەکەدا داوای ئازادکردنی دەستبەجێی سەرجەم ئەو پارە و دارایە بلۆکراوانەی دەکات کە لە بانکەکانی دەرەوە دەستیان بەسەردا گیراوە و واشنگتنیش ئەم داواکاری ڕەت دەکاتەوە و نایەوێت پێش چارەسەرکردنی تەواوەتی کێشەکان شادەماری ئابووری ئێران ببوژێنێتەوە.